ژمارەیەک لە زیندانیانی سیاسی لە بەردەم پەرلەمانی کوردستان گرت بوونەوە و داوایان کرد مینحە و ئیمتیازاتەکانیان لە پرۆژەی یاسای چاکسازی دەستکاری نەکرێت ئەگەرنا لە دادگای فیدرالی عێراق سکاڵا لەسەر حکوومەت و پەرلەمانی کوردستان تۆمار دەکەن. مەبەستی چەسپاندنی دادپەروەری و کۆمەڵایەتی و بە دوورگرتنی پرسەکەش لە بەرپابوونی پشێوی بەهۆی زیانگەاندن بەو ئیمتیازاتە دەستوریانە داوە لە بەڕێزتان دەکەین. ئەم پێشنیارانەی خوارەوەمان بە هەند وەربگیرێت و لە کۆبوونەوەی پەرلەمان بڕیاریان لەسەر بدرێت. بە پێچەوانەوە ئێمە بەرپرسیار نابین لەو ئەگەرانەی کە ڕوو دەدەن و هەروەها بەردەوامیش دەبین لە داواکاریەکانمان. زیندانە سیاسیە ناڕازیەکان دابەش بووبنە سەر دوو بەش ژمارەیەک داوایان دەکرد ماف و ئیمتیازاتەکانیان هاوتای بەغدا بکرێت. بەشێکیشیان داوای مینحە و ئیمتیازاتیان دەکرد کە بە وتەی ئەوان تا ئێستا حکوومەت هیچ بڕەپارەیەک و ئیمتیازاتێکی پێ نەداون. هیچ ئومێدێک نە بۆ حکوومەتە ماوە نە بۆ پەرلەمانەش ماوە بۆ تەنها لەبەر ئەوەی لە ڕاپەڕینەوە تا ئێستا تەنها گەندەڵی و ناڕێکی و ناعەدالەتیمان لەو حزبە سیاسیانە و دەسەڵاتە سیاسی بینیوە. لە پاشی ئەم هەموو ناڕەحەتی و سژن و تێهەڵان و لە پێناوی ئەم کوردستاناوەمان لاتووە ئێسەی ژەڵێن وەڵامە عەشکانتانە بڕین زەلامانەیە یەک دیناری ئەوە نەبێ. داواکاریەکان دوو جۆرن دوو بەشن بەشێکیان ئەو برادەرانە کە دە سارا مینحە و ئیمتیازاتی وەردەگرن ئێستا دەیانەوێت لەویان ببتا هاوتای بەغدا. بەشێکیان کە ئێمەین لە وەرز بینەوە هەتا چاردە پشتڕاست بینەوە حاکممان دیتێ بەڵگەنامەمانەیە شایەتمانەیە هەتا ئێستا نە مینحە نە ڕاتب نە زەوی هیچمان نییە. باشە کە ئەمن زیندانە سیاسی بوون ئەمە ئەو جەماعەتە لە ئەبوو غرێب و لە محکەمەی سەورە و لە ژێر ئەسکەنجەدا بووین ئەوانە لە چێ بوون؟ نابی حەقێمە بخۆن ئەدی بەمارێن شەهیدی زیندوو کا شەهیدی زیندوو کار ڕزینان بەس قسەیە عەمەل نییە. ئەو پەرلەمانە ئەو حکوومەتە لە سای شەهید و زیندانی سیاسی بەرهەم هاتووە بە چ شێوە کاکەمە دەرێن وەکو هاوتای بەغدا بکرێ نەک لێمان بڕێسێ بە چ شێوازە یعنی ئەو زولمەتا کەی. هاوکات عوسمان کانی کوردەیی پەرلەمانتاری فراکسۆنی کۆمەڵی ئیسلامی لە گردبنەوەکەدا پشتیوانی خۆی و فراکسۆنەکەی بۆ داواکاریەکان دەربڕی و ئاشکرای کرد ئەگەر پرۆژە یاسای چاکسازی ببێتە هۆی بڕینی ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی دەنجی پێنادەن. ئەو پرۆژە یاسای کە چاکسازیە ئەگەر بێت و لە بەرژەوەندی خەڵک نەبێ ئێمە دەنجی پێ نادەین. یەک لەوانە ئەگەر بێت و موچەکانمان کە دەگەرێتەوە دەستیان ماز دەکەین لە 7 ملیۆن خانشینی بۆ 2 ملیۆنی زۆر پێخۆشی زۆر سەربەرزین هێشتا پێمان زۆرە باوەڕ بکەن زۆرە بەڵام دەبێ بە نووسراوێک سەرۆکی پەرلەمان بەرزی کاتەوە بڵێ ئەو موچێکەوە پاشکەوت دەکرێت لە پەرلەمانتەران و پلە تایبەتەکان بچێتە سەر ئەوانەیەکەوە موچیان کەمە موچیان کەم پێ دەدرێت یەک لەوانە زیندانیانی سیاسی ئەگەر وانە بێ ئێمە دەنجی پێ نادەین و بە هیچ شێوازێک لەگەڵ ئەو پرۆژە یاسای چاکسازی دانیم. بەپێی یاسای زیندانیە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە ساڵی 2011 بۆ ماوەی 10 ساڵ مینحە بۆ زیندانیانی سیاسی هەرێمی کوردستان بڕاوەتەوە. ئەم ساڵ وادە یاساییەکە تەواو دەبێت بەشی دووەم ئەو ئیمتیازاتانەیان پێ بدرێت کە ژمارەیان لە سەروی 5,000 کەسە. هاوکات بۆ درێژکردنەوەی ئەو وادەیە و هاوتاکردنی ئیمتیازاتەکانیان لەگەڵ بەغدا زیندانیانی سیاسی هەرێم چەندین جارە گرتبنەوە ئەنجام دەدەن. بە جۆرێک لەم هەفتەیەدا 2 جارە لە بەردەم پەرلەمانی کوردستان گرت دەبنەوە بەڵام تاوەکو ئێستا وەڵامێکی دڵنیاکەرەوەیان وەرنەگرتەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.